بە ئامادەبوونی شاندی دانووساتکاری حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتنی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. مەبەست لە کۆبنەوەکە خستنە ڕووی ئەنجامی کۆبنەوەکانی شاندەکە لەگەڵ حکوومەتی فیدراڵی سەبارەت بە پرۆژە بودجەی ساڵی 2020 و کەیسەکانی نەوت بوو. گەرچی زۆرینەی دانیشتەکانی پەرلەمان لە ڕێی کەناڵە تەلەڤیزیۆنیەکانی پەرلەمانەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت، بەڵام بۆ ئەم دانیشتنە 76 پەرلەمانتار دەنگیان بۆ ئەوەدا کە بەداخراوەیی بەڕێوە بچێت. داواتان لێ یەکەین کە ئەم دانیشتنە ئەم بڕگەی دانیشتنی ئەمڕۆمان سەبارەت بە دانوستانەکان بەنهێنی بەڕێوە بچێت. دوای کۆبوونەوەکە وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا ڕایگەیاند هەرێمی کوردستان دانووساندنی گرنگی لەگەڵ بەغدا کردووە و لە کۆبوونەوەکەی پەرلەمانیش گوێیان بۆ سەرنج و پێشنیازەکانی پەرلەمانتاران گرتووە. مفاوزاتی یەکێکە لە ئەرکەکانی حکوومەت کە لەگەڵ بەغدایە کردوێتی سەبارەت بە قانونی موازنە، پێویستە پەرلەمانی کوردستان ئاگدار بێت لە ڕێوشوێنەکانی مفاوزاتکردن لەسەر قانونی موازنە و دو هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ دابینکردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیدا هەموو سیناریۆ و ئالیەت و مفاوزاتەکانمان بە برادرانی بۆ بەر لە برادرانی پەرلەمان ڕوون کردەوە ئەوان پرسیاریان هەبوو مناقەشەیەکی ودیانە بوو لە نێوان هەردوولادا بە مەبەستی هەم ئێمە سوود لەوان وەربگرین و هەم ئێمەش بەرچاوی ئەوان ڕۆشن بکەین کە دوا قۆناغەکانی دانووسان لەسەر شایستە دارایەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا گەیشتووە. لای خۆیەوە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش دەڵێت کۆبوونەوەکانی شاندی هەرێم لەگەڵ بەغدا ئەرێنی بووە و ئێستاش ڕاژنووسی کۆبوونەوەکان لە ئەنجومەنی وەزیرانە و چاوەڕوانی پێکەنانی حکوومەتی نوێی عێراقم بۆ دەستپێکردنەوەی دانووساندن لەسەر پرسەکانی پەیوەست بە هەرێم. چوارچێوێکی ئەرێنی هەیە لە نێوان هەردوولا، مفاوەزاتێکی سەرکەوتوانە کراوە گەشتونەتە ئیتاری مسودەیەک. ئەم مسودەیە ئێستا لەلای ئەنجومەنی وەزیرانە، بەڵام بەهۆی بارودۆخی عێراق و دەست لە کار شەشانەوەی حکوومەت چاوەڕێی بارودۆخەکانی ئەوێ دەکەین بە بڵین لینە تەفاعل بالخیر. پەرلەمانتارانی کوردستانیش ئەو ڕەشنووسەی شاندەکە خستویانەتە ڕوو بە ئەرێنی دەبینن و هیوا خوازم بکرێت بە ئەمری واقع. لێگەیشتنێکە لە نێوان هەرێم و بەغدا وەچۆتە ناو ڕەشنووسی قانونی موازنەی 2020، بەڵام ئەم حکوومەتە ناتوانێت ئەو قانون ئەو ڕەشنووسی قانونە بنێرێتە ناو ئەنجومەنی نوێنەران بە حکمەوەی کاربەڕێکەرە و 900 ملیار بە پێ و لێگەیشتنە دەبێت بێت بۆ هەرێمی کوردستان بە پارەی پێشمەرگە و پارەی پرۆژەکانی وەبەرهێنان و موچەی فەرمانبەرانەوە، بەڵام چاوەڕوانەکرێ گەر دۆ عێراق هەروە ئاڵۆز بێ بە 1/12 قانونی موازنەی 2019 عێراق مامەڵە بکە و تەنها 448 ملیارە بێت بۆ هەرێمی کوردستان. پرسی نەوت و گاز کە پرسێکی هەڵپەیسەراو بوو لە ساڵانی ڕابردووشدا خۆت زانی هەرێم لەسەر ئەم پرسە تووشی قەیرانی دارایی و کۆمەڵە قۆناغی سەخت و ناخۆش بوو. ئەم پرسە تا ئاستێکی باش ئەوەی کە بۆ ئێمە ڕوون کرایەوە جۆرێک هاوسەنجی هەیە لە ڕێکەوتنەکەی کە لە نێوان لە هەرێم و بەغدا کرای، بەڵام ئەمە ڕەشنووسێکە بەداخەوە دوای ئەو پێشهاتانەی کە لە عێراق هاتنە گۆڕێ و ناقسەقامگیری سیاسی لە عێراق هات، ئەم پرسە بە هەڵپەسێراوی زۆرێک ماوەتەوە چاوەڕوانی ئەوەن کە بودجە بە تایبەت پرسی بودجە بە هەڵپەسێرێتەوە. بودجە کاتێکە چوو بۆ عێراق ئەتوانرا ئەم کێشەیە چارەسەر بکات. بەپێی پێکاتنی نوێی نێوان هەرێم و بەغدا دەبێت هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادستی بەغداد بکات و تا بەغداش بەردەوام بێت لە ناردنی شایستە داراییەکانی هەرێم. پرسیارە گرنگەکەش ئەوەیە تا چەند حکوومەتی هەرێم بەم پێکهاتنە پابەند دەبێت لە کاتێکدا ئەزموونی چەند ساڵی ڕابردووی پێکهاتنەکان لەگەڵ بەغدا پابەند نەبوونی هەرێمی پێیانەوە دووپات دەکاتەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.